ئاسبەتاڵ بۆ ئەنفال بۆ کیمیاباران بۆ ئەو کات لێ نەتوانی لە حەفتەی شوباتیشە ئەو بێحورمەتیە بکەن لە پێناو دار و بەرد و بینایی بێگیاندا ڕۆی تفەنگ و گولە ڕوو بکەن لە گەنجە خێر نەدیوەکانی نیشتیمانی کوردان. دایکە دڵ پڕ بووە زۆر بە حەماسۆی ئەڵێم ئەمڕۆ یادی ئەو شەیدانەیە هیوادارم ئەو دەسەڵاتە گەندەڵیە کە دز و جەردانە تیرۆریان دەکا ئەوان تەمەنیان ئەوە دەنماوە ئیشاڵە لە ناو دەچن سەری نەوازش دادەوێنین بۆ شەیدان بژی کورد و کوردستان سڵاو و ڕێز بۆ شەیدانی کورد و کوردستان زاش بارزانانی ئەوانەی تاوانی حەفتەی شوباتیا کردو یەکەم فیشەشان ڕوبەڕووی ڕێژواری جوانەمەرە کردەوە ئێستا لە قممەی دەستەڵاتن لە بری ئەوەی لە کوردستان دادگایی بکرێ بەداخەوە ئێستا پلەکانیان بەرزتر کردووە و دەستی باڵایان بەسەر کوردستاندا دەکشێنن بۆیە پێویستە بەردەوام بین لەم شۆڕشە مەدەنیەی لە حەفتەی شوبات دەستی پێکرد تاکو ئەم گەندەڵانە بخەنە بەردەم دادگای گەل و بە سزای گەلیان بگەێنین. نیشتیمانم لێم ببوورە من نەمدەویست سەفەر بکەم من نەمدەویست بەرگی دووریت بۆ ساتێکیش لەبەر بکەم بەڵام خۆ تۆ منت ناوێ لەسەر پشتت گوزەر بکەم تۆ ڕاهاتووی دسەڵگری و من جاسووسیت لەسەر بکەم بەڵام خاکە جوانەکەی من ناڕۆم تا تۆ بۆ چرکەیەک لە سینەی ماندووم دەربکەم بۆیە دەڕۆم هەتا لەو دی و شین و شادی ڕاستی و درۆ لێک دەربکەم دەڕۆم ئەو ڕۆژە دێمەوە بێم بەرگی نوێت لەبەر بکەم وەک دکتۆر بم کە دێمەوە ئەوەی هەرگیز پێتان ناکرێ بیسڕنەوە لە ناخماندا ئازادیە چەند زاڵم و ستەمکار بیت خاوەن 100 ملیۆن دۆلار بیت پەیژەی ماڵت لە دۆلار بیت دەوری مارت پرچەکدار بیت خۆت دادگا بیت خۆت یاسا بیت خۆت فەرمانڕەوا و بڕیار بەدەستی دنیا بیت کۆتایی بەستەم نەهێنیت نەبووە و نابێ هەر بمێنیت وهدا ئێستا هیچ کەسێک لەو کەسانی کە بکوژی حەفەی شوبات بوون هیچ کەسێکیان دەستگیر نەکراون و بە ئازادی لە نیشتیمانێکی بێدەسەڵاتە ئاسوڕێنەوە بۆیە من لێرەوە حەفەی شوبات نەک ئێمە یادیەکەینەوە لە ناو دڵمانە زیندووە و هەر ئەمێنێتەوە شەقامول بە سۆشیال میدیاکانەوانەیە داواکاریەکانمان بۆ گۆڕانکاری لافاو دەبین و حکوومەتەکەمان یەک دەنگ پشتگوێ هەموو حکوومەتەکەمان پشتگوێ دەخات بەڵام ناتوانێت چاوپۆشی لە هاواری میلەتێکی یەکگرتوو بکات بۆ داواتان لێکم کە هەمووتان بەیەکەوەنێ بۆستن لەم خۆپیشاندانە و داهیلاکم داشەکەتم داهیلاکم داشەکەتم کوشتەی دەستی خوێرمژەکانم ڕۆڵە لە خۆشی بێبەشەکەتم دا بێزارم لە خۆم بێزارم لەوان بێزارم لێرە بێزار لەو شوێنەی هەمومان برسین تەنیا دەستێرە تەنیا دەستێرە لە مامی گەنجی من چرۆیە کرد ئەویش لە خەمی هەژاران ڕزی سپاس خوددایە تەمەەن نادەزرێ ئەگەر نا ئەوەشیان بۆ خۆیانە دزی بەهۆی کرد نابێ ئەوەمان لەبیر بچێ کە گرنگترین لە داواکاریەکانی حەفتەی شوبات بریتی بوو لە گۆڕانکاری لە سیستەمی سیاسی حکومڕانیدا بریتی بوو لەوەی کەوا حزب دەربهێنرێت لە ناو حکوومەتدا بەڵام وەکو دەبینین لە دوای 13 ساڵ هیچ لە بکوژانی حەفتەی شوبات چونکمەوە کارێکی ناقێزەون بوو کردیان بەرامبەرەوە خەڵکە ئێمە زۆر ناسوودەین بەو کارە کردویانە لەبەرەوە لەگرد بووینەتەوە لێرە داوای مافیە و خەڵکاکەین ئەمڕۆ هاتوون بۆ ڕادەبڕینی خۆمان دژی حکوومەتە گەندەڵی هەرێمی کوردستان و عێراق و دژی ئەو شەواشەکاریە و دژی ئەو نەعەدالەتی کە لە هەرێمی کوردستان و لە عێراق هەیە وەکو ئەوانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانی ناڕەزایەتێکی زۆرمان هەیە لەو سیستەم و حکومڕانێتی کە هەردوو بنەماڵی بەرزانی و تاڵەبانی کردیان کە چەنگەجێکی خێرا لە خوێنەتی و ڕژانە سەرجادەکان بە شێکی زۆر مەدەنیانە بۆ داواکردنی مافەکانی خۆیان تەنها نام بەدەسەڵاتێکی پارتی گوت دژی ئەو زمستانی کە دایان کرد بەڵام سەرانیەکەی پارتی بە چەکی کوشندا ڕوبەڕوویان بوونەوانێ و چەندین گەنجان خەڵتانی خوێن کرد هەتا تۆڵی ئەوان و خۆمانیان لێ دەکەینەوە دەبێت دەسەڵات بە قورسی باجی ئەم زوڵ بوستەمکاریە بدات کە کاریان تەنها دزینی پارە و بەخشینەوەیەتی بەسەر ناوەکانی خۆیاندا بەڵام هاتنی ئەو خوشک و برایانە لە ناو دەرەوەی بێرمیگام مایە دڵخۆشی و دڵنەوەییە لۆ بنەماڵی شەهیدان
و دڵنیایان دەکەینەوە دەنگی ناڕازی کب ناکرێ بەڵکو ڕۆژ بە ڕۆژ فراوانتر دەبێ بە چای خۆشتان لێ دەنگیان خۆش زۆر سپاس. لەوە بەیانی دوو بەیانی هەر کات گەنجان مابچنەوە سەرجادە دووبارە دەست ڕێژی گولیان لێکەنەوە دووبارە ئەکوژێنەوە ئەبینین چەندها چالاکوان کە دەربەدەر کراون لێرەن گەنجانی کوردستان لێرە هاتوین خۆپیشاندانەکەن دژی ئەو دەسەڵاتە گەندەڵ بۆ یادکردنەوەی ئەو ڕۆژە ڕەش و مێژویەی کە بۆی شەیدکردنی چەندان گەنجی بێتاوان کە لە تەنها داوای مافی خۆیان کردو هیچ هەفتەی شوبات هیچ ڕۆژێک لەبیر نەکرێت شەیدەکان هیچ ڕۆژێک لەبیر نەکرێت ئازادی بۆ ڕۆژنامەنووسان و زیندانیانی بادینان ئازادی بڕۆخێ دوو دەسەڵاتی گەندەڵ و خاین کە بەس هەڵمەتیان ئازاردان و سزادانی میلەتەکەی خۆیان بۆ بڕوخێ دوو دەسەڵاتی یادی کۆمەڵێک شەیدانی گەنج و قەڵەم بەدەستی وڵاتەکەمان بۆیە من لێرەوە ڕای دەگەێنم پێویستە فشاری مەدەنی بکرێت زیاتر بۆ ڕوخانی حکمی بنەماڵی یەکێتی و پارتی ئەم سیستەمە بەکەڵکی ئەوە نەماوە کە هیچ ئومێدێکی لێ هەڵبچنی بۆیە پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتی بێنێتە سەر خەت و بەڵام بەداخەوە دەسەڵات بە تایبەتی لقی چواری پارتی بە فیشک وەڵامی خۆپیشاندەرانیان داوە ئەوە بۆ هۆکاری ئەوەی شەهیدبوونی چەندین خۆپیشاندەر یەکەم شەهیدیش شەهید ڕێژوان بوو بەداخەوە و بە دوای ئەودا چەندی شەهیدی تر و ئەو بەدایان بریندار لە خۆپیشاندانەکان ڕوویدا. بۆ ئێمە وەکو گەنجانی بەریتانیا هاتوین بۆ خۆپیشاندان بە بۆنەی حەڤەی شوباتەوە بۆ دژی ئەو حکومەتە گەندەڵە و بڕوخێ کارە ساتی حەڤەی شوبات کە لەو کارە ساتەیە چەندان گەنج و لاوی شار وڵاتەکەمان شەید و بریندار و بەداخەوە تا ئێستا شەید و بریندارەکان تا ئێستا ئاوڕێکیان لێ نەدراوە توانی بگرە کە سوکاریشیان بە شێوەیە کە حەڤەی شوباتیان بەسەرێتەوە ئەوەی لە ڕێگەی موچە و قوتی کە سوکارەکان بەداخەوە داوا لە خەڵکی بە شەرەفی کوردستان دەکەم خەڵکی بە شەرەفی هەولێر سلێمانی کەرکووک کە لە ژێر دەسەڵات و ستەمی حکوومەتی دوو دەسەڵاتی و دوو بنەماڵەیی تێگەی بوونەتە شەید و بوونەتە قوربانی لە هەرێمەکەماندا ئێمە داواکارین و هەروەها هیوادارین ئەو دوو بنەماڵەیە بە تەواوەتی بڕوخێت چونکە هیچ ئازادێک لە وڵاتەکەمانە نەماوە ئەو گەنجانەی کە لێرەن ئەو خانەوادە بەڕێزانەی کە لەم وڵاتیان هەمووی بە هۆکاری ئەوەی ئەو دوو بنەماڵەی مافیا و دز و چەردا حکمی هەرێمی کوردستان ئەکات و هەزارها کەسیان ئاوارە کردو و هەزارها خوێنی کەسی بێتاوانیان لە وڵاتەکەمان ڕشت و ئێمەش کە لێرن لە ترسی گیان و ماڵ و حاڵ و خوێنی خۆمان لێرن داخێر بەخی ئەم یاد لە هەفتەی شوباتەکەینەوە هاتوین تا ڕوخاندنی پارتی وێکێتی ئەو دوو بنەماڵەیە ئێمە بە وەسان ناوەستین بە بەردەوام خۆپیشاندانەکەین دژی ئەو دوو بنەماڵەیە لێرەین بۆ پشگیریکردن لەوان بۆ سەرکۆنەکردنی ئەو هەموو کارە خێزەونانەی کە دەسەڵاتی کوردی بەرامبەر ئەو سەرجەم پۆلە شەهید و گەنجەی کە تەنها داوای مافی ڕەوای خۆیان دەکرد و داوای مافی ڕەوای گەلەکەیان دەکرد بە شێوەیەکی دڕندانە لە بەردەمی بارەگاکان لە ناو شەقامەکان لە ناو خۆپیشاندانەکان شەهید کران کە تاکو ئێستا نەمافەکانیان سندراوە و حکومەتیش بەردەوامە لە سەرکۆنەکردن بەداخەوە دەبووە حکومەت لە دوای ئەو هەموو ڕووداوی بەسەر و میلەتەی هێنا بڕێکارە یاسایانی کە ئەبێ ڕۆژێ لە ڕۆژان هەر بکرێ و دژی ئەو زاڵمانی کەەوە خەڵکەکەی خود هاوڵاتیانی خۆیان خەڵتانی خوێن کرد و ئیشاءالله ڕۆژێ دێت کەەوە دەسەڵاتی چەتەگەرایی پارتی و یەکێتی لە ناو ئەچێ و ئیشاءالله ئێمەش بە ئاسوودەیی ژیانەکەین لە کوردستانە و کە هیچ تەنها داوای مافەڕەوەکانی خۆیان کردو بۆی دەسەڵاتی یەکێتی و پارتیەوە کە ئەوانش بە فیشک وڵامیان داونێتەوە و بۆتە هۆی شەهید بوونیان و زۆر سپاسی ئەوش دەکەم دەخێبێن سەر کەناری بیکەی فۆر هەموو کاتان دێ بەشداری یادی شەهیدەکانمان دەکاتەوە دەنجی ئێمە دەگەینی بە هەموو دنیا دەگەینێ کە تستەم و غەدرێک لە وڵاتەکە ئێمە دەکرێت ئەوڕۆ بە تایبەتی یادی شەهیدانی عەبدەی شوباتە یادیان بەخێر بێتەوە لە بارێکی دەرونی زۆر نامورتاحین بۆ وڵاتەکەمان دژی یەکێتی و پارتی هەموو جارێک هەموو کاتێک هەموو ساتێک ئێمە ئامادە باشیەوەمان تەیە کە بەرەنگاری ئەو ئاستەم و شوبات لەم ڕۆژەدا کە بووە هۆی کوژرانی دەیان گەنجی بێتاوان دەیان کەسی بێتاوان و برینداربوونی نزیکەی 600 خەڵکی بێتاوان هاتین بۆم ئێرە بۆم گربوونەوە بۆ سەرکۆنەکردن و ڕسوا و شەرمەزارکردنی هەردوو دەسەڵاتی پێویستە هەموو ساڵێک یادیم ڕۆژانە بکرێت چونکە بەردەوام ئەگەر یادی نەکرێتەوە
ئەوان بەردەوام کاری تیرۆریست دەکەن خەڵکە کوژن